چەندمەلا مەخسوس و تایبەت بۆ کاکە عەباس فەڕەنسی خۆشەویستە مێدەوارم بەدڵی بێ بۆ خۆی و شێرە کوڕەکانی فەڕەنسای تایبەت شێخ بەپولە و ڕەنجە فەڕەنسی خۆشەویست. ئای چەندت لە باڵای جوانەوە و کراسە مەخمەرەوە ئای لە بەراو لێشنت دەبرم ڕێکە دەڵێی پەیکەرەوە ئای لە بەراو بەشنت دەمرم ڕێکە دەڵێی پەیکەرە لە بەراو زولفەت دەمرم دەڵێی ماری دوو سەرە لە بەراو لێوەت دەمرم شیر نەدەڵێی شەکەرە لە بەراو برۆیەی دەمرم لەسەر چاوی تێکەرە لەبەر ڕوخسارت دەمرم وەک ئەستێرە و قەمەرە هەرکەس بەڵای تۆی هەبێت لەو ژیانەی بەختایوەرە بژی عەباس فەڕەنسی ڕێزی ویم لەسەر سەرە لە غیرەت و ئازایی وەک حەزرەتی عومەرە تا چەخسی فەڕەنسایە یەکەم وەستای لەنگەرە هەروەت بەک ئەو بەڕێکە بە یەک شەوی لەو بەرە لە جەنگەڵی فەڕەنسای ئەشهەد و مسەیتەرە بە عەباسی بسپێرە ئەو شوێنەی زۆر خەتەرە زود لەگەڵ شێخ بەپولەی دۆستە هەم برادەرە ئەو خوایە لێیان دوورکە ئەو چیغەم و کەسەرە. ئای بەخوای بە تەنیایە جوانە چاوی سارایە ئای ئازادی ئاوەدان بێ ڕێگاکەی بەوێدایە ئای لە بەراو بەشنەی دەبرم هەڵچۆ وەک دەرخورمایە دەڕوە خۆی دەلەنجێنێ هەر دەڵێی ماکسیمایە گەعدەی عەباس فەڕەنسیە کوردی ڕوکنی دنیایە بەسەر بەرزی بیبینم شێرە کوڕی فەڕەنسایە شێرە کوڕانی فەڕەنسای کەسیان دەرەقهەت نایە ئەو خوایە لێیان دوورکە هەرچی دەرد و بەڵایە یەخوەل بە شادی دابن لە بۆ هەتا هەتایە عەباسی فەڕەنسی بۆ من پشت و پەنایە زود لەگەڵ شێخ بەپولەی لە یەک نەبن خودایە لە خوای دەکەم تەمەنە لە یەک نەبن خودایە لە جەنگەڵی فەڕەنسای لە پێونە و ڕێگایە هاسافسی و نەفەربردن ئیشی پیاوی ئازایە ئای لەبەر سەر کۆڵمەک دەبرم دەدرە و شێوەگەڵ ماسی ئای هیچ ناڵێ هیچ نابیستی یار دەڵێ کەڕ و کاسی ئای دەڵێ لێم لا دەهەتی و تۆ زۆڵ و هەرە پاسی با لەسەر تۆ شەید بم بکوژرێم بە قەناسی دەربەدەری شارم بم وەشی مەلا هەواسی با پارتی زیندانی بکە بژیرم لەسەر سیاسی شارە زای سەد فعلانم ئەم نیش وەشی هەیاسی
وەشی سەید عوسمانی چاکم بۆ ڕاوە ماسی قاچاقچیانی فەڕەنسای تایبەت لە بۆ عەباسی پێویست بە تعریف ناکا خەڵکی هەموو دەیناسی عباسی فەڕەنسی نەتبینم بە کەساسی لە غیرەت و ئازایی هەر دەڵێ شۆڕە لاسی لە زانایی و دانایش زانایە وەک هەیاسی نەخۆشی ئەو عەباسی دەیڵم کەلیمەی عاسی زود لەگەڵ شێخ بەفولەی کامل نییە دەکەم باسی سێرەی لە هەر شێ بگرن دەی پێکن وەک قەناسی شیرنی وەدەڵە شەربەتی جوان و ڕەزا جەنەتی ئای خودا بۆ خۆی دەزانێ لە باڵا کەڵەگەتی ئای بەختەکەی منیش ڕەشا وە خاڵی سەر ڕوومەتی تازە یار بۆ من نابی شانی گرتم نیگبەتی یادەی عەباس فەڕەنسیا بۆی دەڵێم بە تایبەتی چەند وەسفی عەباسی بکەم تەواو نابێ قیمەتی قاچاقچی فەڕەنسایە دوور بێ لە نەهامەتی لەو خودایم داوایە بە دوور بن لە نیگبەتی شێرەکانی فەڕەنسای بژین بە سەلامەتی بۆ ڕەنجە فەڕەنسی ئەوان دەسمە خزمەتی پێویست بە تعریف ناکا دەزانم بە غیرەتی ئای باریکەیە و نازدارە و دەستکە گوڵی بەهارە وەچی گوڵێ شین بووە لە دەوری ئەو ڕووبارە گەلێ چوومە دەخوازی پتر لە 12 جارە باوکێشی زاڵمی هەیە دڵی ڕقە و قەدارە دەڵێ مەحاڵە هەرگیز ناوێ ئەو کارە ناوێرە زۆری لێ بکەم چاردە خۆرەکەی سوارە باشێ خۆمە لای ببەم بیهێنمە ڕادووبارە گەر بەوان نەهاتەڕە خۆم دەزانیم چی سارە عەباسی فەڕەنسی بۆی دەڵێم ئەو نەوارە ئەوەی یادی لێبازیم بەناو بانگە لەو شارە ئای دوێنێ تووشی ئەو قسەی بووم هەنگاوێ نایە بە خاوی ئیشارەی بۆ دەکردم زارزادای دەگورچاوی لەبەر سەر کۆڵەمەی دەبرم ببووە لیمۆی بەسڵاوی دەڕبە خۆی دەلەنجێنێ بوویتە سۆنە و مراوی ئەی هەی بە قوربانت بم کار مەبزێ زۆر گەزراوی وەرەن دەستم دەستۆکە هەتاکەی خاوی خاوی هەڵە دەگرم و لە ڕۆک دەسمە هەیە لەوە سیاوی گەعلەی عەباس فەڕەنسیا لە بۆی ناڵێم بە خاوی شەرتە جوانی بۆ دەڵێم وەک مامەندی شێواوی قاچاقچی فەڕەنسایە خوایە هەروە بێباوی ئەوەی یادی لێ دەکەم بە بەرزی دێنم ناوی عەباسم خۆش نەوێ لەبەرەوەی مەرد و پیاوی یاخوە تاڵی نەبینی هەتا لە دنیا ماوی لەگەڵ ڕەنجەم فەڕەنسی ماز دەکەم مەرد و چاوی لەو خودایم داوایە هەت نەژین بە داماوی بۆ هونەر هەژاریە ئەوەن دەستمە سڵاوی لەگەڵ یوسف هەولێری ڕۆی خۆم بۆ داناوی بۆ ئەناسر چاوڕەشیش دەیڵێم وەکو شێواوی